لە ستۆدیۆ یادگار سدیقمان لەگەڵ دەبێت کە شارەزای بازاری کاغزە داراییەکانە لەسەر کاریگەریەکانی دابەزاندنی نرخی سوو لەلایەن بانکی فدرالیەوە پرسیاری لێ دەکەم و چ کاریگەریەکی هەم لەسەر ئەو هەڵاوسانی ئەمریکا دەبێت وە لەسەر نرخی نەوت و دراوە کاغەزیەکانیش بەگشتی لە جیهاندا. بەڕێز یادگار بەخێرهاتی. زۆر سپاس. ماوەیە کە بانکی فیدرالی بە بەردەوامی نرخی سوو زیاد دەکات ئەو کاریگەریەکی ڕاستەوە خۆیە بێت لەسەر بەرزی و نزمی هەم نەوت و زێر و دراوە کاغەزیەکان بەگشتی. کاریگەری ئەو توێ بێت لەسەر ئەو هەڵاوسانە زۆرەی کە لە ئەمریکا هەیە؟ بگومان دیارە یەکەی لە ئامانجەکانی گەنجینە فدراڵی ئەمریکا هێشتنەوەی ئاسی سقامگیری گشتی نرخەکانە. هەر بۆیەشە لە کاتێکدا کە ڕێژەی هەڵاوسانە ئەمریکا لە بەرزترین ئاسی خۆیدا کە لە ساڵی 1970 و ماسە بەرزی بەخۆ نەبینەوە، وای کردووە جارێکی دیکە گەنجینە فدراڵی ئەمریکا بە ڕێژەیەکی بەرچاو ڕێژەی سوی بانکی بەرز کاتەوە، هەروەکو ئەوەی دوێنێ بینیمان لە خولی مامەڵەکانی دوێنێ کە ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا بەتاکیدەوە چاوەڕوانکرا بوو. بازاڕەکان ئەو لایەنانێکەوە چاودێری بڕیارەکانی سیاسەتی گەنجینە فدراڵی ئەمریکا دەکەن پێشبینیان دەکرد بە ڕێژەی زیاتر لە 1970 پێشبینی وا بکەوە ڕێژەی سوی بانکی بە 75 خاڵ لەلایەن گەنجینە فدراڵی ئەمریکا پێشبینی زیاترەکرا بێت چونکە هەندێک یانود لە 100 یاخود بڵێ 100 خاڵ بەرز بکات. بەتاکید نزیک بە 20 لە سەدی ئەو لایەنانێکەوە چاودێری بڕیارەکانی گەنجینە فدراڵی ئەمریکا دەکەن پێشبینیان دەکرد بە 100 خاڵ ڕێژەی سوی بانکی بەرز بکرێتەوە. هەر بۆیە لە دوای ڕاگەاندنی ڕێژەی سوی بانکی لەلایەن گەنجینە فدراڵی ئەمریکا ئەگە سیرمان کردبێت بەهای زێر دابەزینی زیاتری بەخۆ نەبینی. ڕاستە بۆ هەر ئۆنسێک باشەوە ئاساییە کە بەو جۆرە نرخی سوو یاخود بەرزکرا، بەڵام مامەڵەکان بەو جۆرە ینی ئاستێکی زۆری تۆمار نەکرد بەرزی و نزمیەکەی. ئەگە سێری بازارەکانی جیهانمان کردێت بە تایبەتی لە نرخەکانی دۆلار بەرامبەر بە دراوە سەرەکەەکانی دیکە و ئەگە لە زێری شەوە وەربگریت بەهای زێر بەر لە داتاکانی ڕێژەی هەڵاوسان کە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو بڵاوکراوە لە سەروی ئاسەکانی 1700 بوو. کەواتە بازارەکان لە دوای بڵاوکردنەوەی ڕێژەی هەڵاوسان خەمڵاندنیان بۆ بەرزکردنەوەی ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا کرد. هەر بۆیەشە شتێک هەیە لە بازاڕە داراییەکاندا پێی دەوترێت پرایس ئین، واتە بازار پێشوەختە نرخاندنی بۆ بڕیارەکەی گەنجینە فدراڵی ئەمریکا کردووە. لەو کاتە بازارەکان چاوەڕوانی بڕیارەکانی داهاتووی گەنجینە فدراڵی ئەمریکا دەکەن. هەر بۆیەشە بازارەکان ئەمڕۆ لەژێر کاریگەری ئەوەدانکەوە گەنجینەی فدراڵی ئەمریکا تاکو و کۆتایی ئەم ساڵ با ڕێژەی 100 خاڵی تر ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا بەرزەکاتەوە کە لە مانگی 11 لە سەرەتای مانگی 11 کە هەڵبژاردننی سەرۆکاتی نیوەی خولی سەرۆکاتی ئەمریکاش بەڕێوە دەچێت کە بێگومان ئەمەش کاریگەری لەسەر بازارەکان دروستەکە جارێکی کە ڕێژەی سوی بانکی لە ئەمریکا بەرزەکرێتەوە. بەڵام ئەوی جێگای گرنگ و سرنجدان بوو ئەوە بووکەوە ڕێژەی بێکاری لە ئەمریکا لە بەراورد بە پرۆژەی یاخود بە راپۆرتی ڕابردووی گەنجینە فدراڵی ئەمریکا بەرز کراوەتەوە. لە هەمان کاتدا ڕێژەی گەشەی ئابووری لە ئەمریکا دابەزێنراوە. هەر بۆیەش ئەگە سیرمان کردبێت هەر لە دوای بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە بازاری پشکەکانی ئەمریکا بە خێرا دووچاری دابەزین هات بەجیا لە بازاری زێردا کە بازاری زێر کەمێک بەرزبوونەی بەخۆبینی. ئێستاش باسەکانی کە بە ئاسەکانی 1670 دلار مامەڵی پێ دەکرێت دیارە هۆکارەکان ئەو بکەوە پێشبینی داکشانی ئابووری دەکرێت کە دەتوانێت ڕنگدانی خراپ لەسەر. باشە ئەمە بەلایەک ئەم کاریگەریانە بەلایەک نرخی سوو بازاری یاخود بڵێن بانکی فدرالی ئەمریکا. بەڵام دوێنێ وتەکانی پوتن تا چەند کاریگەری هەبوو لەسەر بازاری دراوەکان و نەوت و زێڕیش. ڕنگ بێ یەکێک لە باشترین ئاماژەکان بۆیەکەوە رووسیا خوازیاری ئەوێ بە تایبەتی ڤلادیمیر پوتین خوازیاری ئەوێکەوە ئەم جەنگێکەوە لە نێوان رووسیا و ئۆکرانیا سەری هەڵداوە بە زووی کۆتایی بێت. ڕنگ بێت بازارەکانەوە خوێندنەوە یاخود بڵێن ئەو لایەنانێکەوە خوێندنەوە بۆ دوایین سزاکانی سەر رووسیا بکەنکەوە ڕاگررتنی هەناردەکردنی نەوت بۆ ئەوروپا بتوانێت کاریگەری لە زستانی ئەوروپا دروست بکات. بەڵام لە هەمان کاتدا ئەگەر ئەوروپا بەهۆی نەناردنی نەوت لە رووسیاوە ڕق بێتەوە ئەمە دەتوانین بڵێنکەوە رووسیاش دووچاری پاشەکشێکی سەختی ئابووری دەبێت. هەر بۆیەشە ڕنگ بێ ئەمە دیارترین ئاماژەکان بێت هەر لە دوایی لە چەند کاژمێرێک دوای گوتەکانی پۆتین وەزیری گەشەپێدانی ئابووری ئەو وڵاتە چەند لێدوانێکیدا لە لێدوانەکانیدا پێشبینی دابەزینی گەشەی ئابووری رووسیا دەکات بە ڕێژەی 2.9 ئەمە لە کاتێکدا کە سندوقی درای نێودوڵەتیش پێشبینی پاشەکشەی ئابووری دەکات بە ڕێژەی 100 کە بێگومان ئەمانە وا لە رووسیا دەکات زووتر
هەوڵ بدات کە ئەم زەنگەل لە نێوان رووسیا لە نێوان وڵاتەکەی و لەگەڵ ئۆکرانیا هەیە لەگەڵ ڕۆژئاوا کۆتایی پێبێنێت لەگەڵ ئەمەشە رووسیا ڕاستە یەکێکە لە زلهێزەکانی بواری وزە لە جیهاندا بەڵام ڕاگررتنی جۆڵە بازرگانیەکانی لەگەڵ ڕۆژئاوا بێگومان دووچاری نەگەیشتن بە تەکنۆلۆژیا دەبێتەوە بێگومان یەکێک لەو پیشەسازیانێکەوە زۆر وابەستەیە بە تەکنۆلۆژیادا پیشسازی نەوتە کە نەوت یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکانی پێکەنەری ئابووری رووسیا کە بە ڕێژی 145 پێکەنەری ئابووری ئەو وڵاتەیە ئەگەر بێت رووسیا چالاکی بازرگانی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا بپسرێنێت ئەوە دەست ناگات بە تەکنۆلۆژیا و ئامێرانێکەوە کە زۆربەی لە ڕۆژئاواوە بەرهەم دێت دەستی پێ بگات کە مەش بێگومان لە ماوەی چەند ساڵی داوتە رووسیا دەکاتەیەکێک لە زلهێزێکی بواری وزەوە دەکاتەیەکێک لە وڵاتە گۆشەگیرەکانی ئابووری کە وەکو چۆن لە کوبا و لە ئەوەی لە کۆریای باکوورەوە دەگوزارێت. باشە ئەبینین بانکی فدرالی ئەمریکا لە بەرامبەر هەڵاوسانەکەی دەستکاری ڕێژەی سووەکە هەندێک وڵاتی دیکەش بەنیازن دەستکاری بکەن لەوانە سویسرا وڵاتانی کەندا و ئەوان چ کاریگەریکیانە بێت لەسەر بازاری دراوەکان بەگشتی دیارە لە دوای بڕیارەکەی دوێنێ شەوەی گەنجینە فدرالی ئەمریکاوە ئەمڕۆژ بانکی ناوەندی سویسرا بە 75 ڕێژەی سوی بانکی بەرز کردەوەکەوە ڕێژەی نەرێنی لە ئەوروپا کۆتایی هات واتاکەوا لە رووسیا ڕێژەی نەرێنی هەبوو لە سویسرا باکی ناوەندی سویسرا بە 75 ڕێژەی سوی بانکی گەیاندە 0.5 لەلایەکی دیکەوە ئەمڕۆ بەریتانیا جارێکی دیکە ڕێژەی سوی بانکی بە 50 خەڵ بەرز کردەوە کاتێک ڕێژەی سوی بانکی بەرز دەکرێتەوە بێگومان ئەم کەلەنەی کەوا لە نێوان بۆنە دۆلاری ئەمریکی و یۆڕۆدا هەیە ئەم کەلەنە تەسک دەبێتەوە وا دەکاتکەوە بەرێنەران بیر لە کڕینی دراوەکانی دیکەش بکەنەوە ئەو گوشارانی دۆلار کەم بکەنەوە بەڵام لەگەڵ ئەمەشە ئەم بەرزبوونەی بەهای دۆلار بێگومان کاریگەری نەدانەوەی قەرزەکانی زیاد کردووە بۆ پێیەکەوە بۆ ئەوەی ئەو وڵاتانێکەوە قەرزیان پێشتر لە بانکە جیهانیەکان کردووە بە دۆلار ئەنجام درراوە بۆ ئەوەیکەوە ئەم قەرزە بدەنەوە ئەمڕۆ پێویستی بە زیاد لەوەیکەوە پێویستی بەردانەوەی سوی زیاترە لەگەڵ ئەمەشتا پێویستی بەوێکەوە دراوە خۆماڵەکانیان بە بگۆڕنەوە بە دۆلار ئینجا قەرزەکانیان بدەنەوە بۆیە ڕێژەکانی پێنوێنەکانی نەدانەوەی قەرز لەسەر ئاسی جیهاندا بەرز بووتەوە لەگەڵ ئەمەشە بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی لە ڕادەبەدەر کاریگەری زۆر لەسەر بازاڕەکان دروستەکات بۆمە لە یۆڕۆیە لە بەهای یۆڕۆ ئەگەر بێت و بەو شێوە دابەزێت ئەوە دەتوانێت کاریگەری سەر تەواوی چالاکی دارایی لە سەرانسەری جیهاندا دروست بکات کار دەتوانێت ڕنگدانەوەی خراپ لەسەر ئابووری ئەمریکاش دروست بکات. باشە بەڕێزیادگار سدەیق شارەزای بازاری کاغەزە دارایەکان سوپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت. سپاس بێ باش. سپاس بۆ باش.